بکات. من لەم بارەوە قسەی زیاتر دەکەم ئەمڵۆ کۆمەڵێک پرۆژەی گرنگی دیکە لە سنووری پارێزگای دهۆک و هاوکات زاخۆ دەکرێتەوە. میوانێکی بەڕێزم لەگەڵا خالید نەرمۆ ئەندامی ئەنجومەنی ڕۆحانی و بەڕێبەری شارەوانی شێخان لە شێخانەوە لەگەڵما بەڕێز خالد سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ پرۆژێکی گرنگ لەوێ کرایەوە کە ساڵێک لەمە بەر سەرۆکۆزیران خۆی بەردی بناغەکەی دانا. گرنگی ئەم پرۆژەیە بۆ شێخان چۆن دەبینی؟ بەڵێ وەکو زانن ئیرۆپ ڕێوڕسمەکە شایستە بۆ ئامادەبوونە بەڕێز سەرۆکی حکوومەتێ بەڕێز مەسرۆر بارزانانی جیەکی هەرە پیرۆز بۆ جڤاکە ئێزدی ئەوژی پەرستگەها لالشە جەنابی ئامادەبوونە میر و جڤاتە ڕۆحانی و کەسایەتیان دەڤەرێ شتەڤای پێک هاتان وەکو زانە شێخان مرکز یانژی بنگەهێ پێک بەژیانەیە وەکو باژێڕێ پێک بەژیانێتە دەزانێنە لە سەراستی کوردستانê ئامادەبوونە تەڤای پێکهاتان پرۆژەیەکی هەر استراتیجی پرۆژەیەکی هەری گرنگ ئەو پرۆژەیە بووکو پارساڵ هەمان دەم جەنابی بەرێ بنیاتێ بۆ دانا پشتی بۆرینە ساڵەکێ و بەری وەختێ پرۆژەی دمایک بێت ئەف پرۆژە هاتە ئەنجامدان و کەفتت خزمەتە خەڵکێمە و هاوڵاتیان هێژادا ئیرۆ بۆ ڤەکردناوێ پرۆژە مەراسمە شایستە هاتە دانان بەریدەمەکە جەنابی لێدەرێ بۆ ئاماژە بگەلک خاڵن گرنگکردن چێکردناوان جۆرە پرۆژێن استراتیژی ئەلدەڤەرا شێخان و کوردستانێ گشتی نیشانەیە و جەنابێوی و کابینە هەیە تایبەتی کاروانی ئاڤدانیە دەست پێ کرد و ئەف کاروانە بەردەوامە دەڤەرا مەژی بێ بەهڕنەبوویە دەڤەرا شێخان دوو پرۆژێن گرنگێن استراتیژی لێتێنە جیهینان یەکی ژوانە بدمایی کات ئەوژی ڕێکا جۆسایدێ شێخان بەر و پەرستگەها لالش بە. بەڵێ بەڕێز خالت پێشووتر لەبەر نەبوونی خزمەتگوزاری یا کێشەکانی هاتوچۆ ڕێگە و بان خەڵک نیان دەتوانی بە ئاسانی سەردانی ناوچە پیرۆزەکانی خۆیان بکەن بە تایبەتی زدیەکان کە یانویست لە ڕێو ڕسم و بۆنەکاندا بەشدار بن. ئەم پرۆژانە تا چەندە کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبووە و چۆن دەبینی کاریگەری ئەم پرۆژانە لەسەر خەڵک بەگشتی؟ بەڵێ ئەس خۆ پیشایان ئەندازیارە و شلای دیترڤ ڕاوشکاری جڤاتە ڕۆحانیە ئێزدیامە ژبەر هەندێ خاڵە دووەم یاکو جەنابی ئاماژە پێداوی یاکو خەڵکێ مەژی هەست پێتکەن ئەوە گرنگی داناوان تەڤایە پێکهاتەیەن کوردستانیەن ئۆلی و نەتەوەی تایبەتیژی پێکهاتەیە کە ڕەسەن وەکو ئێزدی دەبەرێ وەکومە بەحسکردی پەرستگا هەلالش تاکە پەرستگا سەرەکیە تەڤایە کوردێن ئێزدی سەرانسەری جیهانێ ئەو پەرستگا هەلالش یاکۆ هەل پێشیامەدا هەفتێک دوی دیل سەرێ مەهادا جەژنەکە ئاینیل پەرستگا هەلالش تێدەگەڕن ئەو جەژنە جەمایە لالشەیە کوردانی ئێزدی پارساڵ نزیکی 300,000 کەس ئێزدی و غەیرە ئێزدی ئەو کەسانێت کەوتیان چی بۆ پەرستنێتن سەردانە لالشتیان یاژی وەکو گەشتیارن جیهن ئۆلی و دیرۆکی سەردانە لالشکردن ئاستانگەن هاتن چۆنە هەمووش بەرکەوە ئەو ڕێکەکە کەڤنار بوو ڕێگەکە ئەکساید بوو ڕێگەکە بێسەر و بەربوو سەردەمی ڕژیمێن بەرێ هات و دروستکردن بۆ مەرامن عسکەری لێت نهادا جیە خۆشحالیەک و ئەو ڕێکە بوو چۆت ساید ئاستانگەن هاتن چۆنە بەردەم هاوڵاتیان نامینن هاتن چۆن هاوڵاتیان ئاسایی و ڕێکەکە خۆش دێگەهنە پەرستگا هەلالش تشتێ دڵخۆش بترمە دڵخۆشێت ئەوەکو ئەفجادە بەرزترین ئاست کوواڵەتیە چێکردنا جادان و سەر ئاستێ دنیای و ستانداردن جیهانیە چێکردنا ڕێکە هاتێ چێکردن هیماین هاتو چۆنێ تەڤایە پێداویستیان خۆڤە هاتێ چێکردن خۆشحالی بە کۆمپانیاکە وەسا کارتێ یە تایبەتیە کوردستانی ناوێ نۆرتلایت ئەف پرۆژەیە بەری دەمێخۆ و بەرزترین کوواڵەتی بجیهینای ئەڤە بوویە جێ دڵخۆشیە تەڤایە کوردستانیان و تایبەتی پێکهاتەیە ئێزدی وەکو پێکهاتەیە کە ڕەسەنە کوردستانی ئەڤە هیمایە و نیشانە هەندێک دەت حکوومەتە هەرێما کوردستانێ و کابینانە هەیە تایبەتی جیە گرنگی داناوێ بوو یەک و وان پێکهاتێن ڕەسەن و جیهێنوانێت ئۆلی و تەڤایە پێکهاتێن دیش بێر نەکردینە و خزمەتەوان کردین. باشە بەڕێز خالت دیارەکە ئەم پرۆژە گرنگ و استراتژیانە تەنها لە یەک سێکتەری تایبەتدا نەبووە بڵێن ڕێگەوبان یا نوێژەنکردنەوەی شوێنێک بێت بەڵکو پاڵپشتی بۆ قوتابیانی زدی پاڵپشتی بۆ بنکەی لالش نوێژەنکردنەوەی کۆمەڵێک مەزارگەی پیرۆز و هەروەها شوێنی ئاینی زدیەکان بوو ئەمە تا چەندە کاریگەری هەیە لەسەرەوەی کە
ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانە بۆ گەڕانەوەی خەڵک بۆ ناوچەڕەسەنەکانی خۆیان کاریگەر هەبێتم پرۆسەیە خێراتر بکات کابینەوەیم تا چەندە گرنگی بم پرسە گرنگە داوە. بەێ وەکو زانن ئەمژی ئاگادارن وەکو ڕاوێژکارێکی جیڤاتە ڕۆحانی و نێزیکی میرێ ئێزدیان بەردەوام حکوومەتە هەرێما کوردستانê ئەvە پرۆژێ یەکەم نەبووە و پرۆژێ دمایی کێژینینە بەریاوی پرۆژەی چەندین پرۆژە هەل هەمان پەرستگە ڕێکا دووساییدا ناف پەرستگەها لالش هاتی ئەنجامدان مەحسەرا گەڤاشنا زەیتونە شێوازێک کلاسیکیە کەڤنار ناڤە پەرستگا لالشدا لەسەر نەریتێن کەڤنارێن ئێزدیا بۆ چێکردنا زەیتە زەیتونە ئەوەکو تێتە بکارینا بۆ هەلکردنا چراین پیرۆزێن لە پەرستگا لالش پرۆژەیەکی ئاڤێل ناو پەرستگا لالش چەندین پرۆژەیەن دیتر بوارێ ئاڤدانیەدا بۆ تایبەت بۆ پێکاتای ئێزدی و چەندین مەزار هاتینە نوێژەنکردن و چێکردن لە دەڤەرە مەلشێخان و دەڤەرێن دیترێت ئێزدی نشین هەرۆ ساڵ شنگالێ ئەو تایبەتمەندیا دیترە ژ ڕووی سیاسی بە ژ ڕوێ جڤاکی بە وەکو تایبەتمەندی وەکو گرنگیدان ئێزدیان تایبەتی تەخەکە نەهامەدیتی ئەوژی ئەڤێژ دەستێ داعش قۆرتال بووین وەکو کچان و کوڕێن ئێزدی جەنابێ سەرۆک وەزیران وەکو گرنگیدانەکە بێتەخێ معاشێکی تایبەت بۆوان دابین کردەوە و بەردەوامەژی هاریکاریەن مادی بۆ vê تەخێ هەرچەندە ئەو گرنگیدانە معنەویە جەنابی بۆ vê تەخێ جێ دڵخۆشیە و جێ خۆشحالیە دەڤایە ئێزدیانە هەرۆسا قوتابیان ئێزدیان خەڵکێ شنگار و ژوێ گرنگتر ئەو گرنگیدانە حکوومەتە هەرێما کوردستانê خەڵکێ شنگار تەبایی تایبەتیژی پشتی 2014 چیش ڕوێ سیاسی بە چیش ڕوێ ئەمنی بە چیش ڕوێ بەحاواندناوی خەڵکی لە کوردستانت کەمپادە هەتانەوەژی پشتەڤانن هەرە سەرەکی بۆ ئێزدیان حکوومەتە هەرێما کوردستانê بووە بەرامبەر بەداخەوە حکوومەتە عێراق وەکوزانن ئێزدی پشتگو هاویدین هەتانەها وەکو هەمە اعترافکردنە بۆی جینۆسایدا کوردشنگاری چێوی هەتانەها عێراقی مخابن اعتراف پێ نەکرد باشە بەرامبەری وێ حکوومەتە هەرێما کوردستانê هەموو ڕۆکیڤە پشتەڤانێ پێکاتە ئێزدی باشە بەڕێز خالد لە ساڵی ڕابردوو کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەردانی پارێزگای دهۆکی کرد سەردانی پەرستگای لالشی کرد بەڕێزیشتان دیارەکە ئامادەی ئەو کۆبوونەوەی بوون کە لەگەڵ جڤاتی ڕۆحانی زدیان هەیبوو ئەوان کۆمەڵێک داواکاریان ئاراستی سەرۆکوەزیران کرد وەکو گەڕانەوەی ئاوارەکان و یارمەتیدانیان بابەتە هاوکات نۆژەنکردنەوەی ئەو پەرستگایە و کۆمەڵێک بابەتی دیکە کەمە بەشێکی ماخسە بەرباس ئەم داواکاریانە تا چەندە جێبەجێ کران و چەندە هیوادارن بەوەی کە هەنگاوی زیاتر لەم بوارەدا بگیرێتە بەر. جەنابی پارساڵ سەردانە پارێزگا لالش کرد بۆ دانانە بەرێ بنیاتێ ئەڤان پرۆژە استراتیژی و تامان دەمدا سەردانە پەرستگا لالش کرد جەنابێ میری و جڤاتە ڕۆحانی و کەسایەتێن ئێزدیش نێزیک ڤەدیتن ئەس بخۆ ئامادە بووم توێ جڤینێدا داواکاریان سەرەکیە ئێزدیان تخویانە ئەوژی ڕێزایەکەمدا ئاساییکردنا بارودۆخێ شنگالێ و ڤەگەڕاندنە ئاوارەیان و جینۆساید ناساندنە کەیسا شنگارێ ژ لای حکوومەتە عێراقێڤە و ئەوەدانکردنا شنگالێ ئاساییکردنا ڕەوشە ئەمنیل شنگارێ دانانە ئیدارەیەکێ بۆ قەزا شنگارێ چارچۆڤێ پێکهاتەیە پێکهاتنە ئەوە کوردناڤەرە حکوومەتە هەرێمێ و حکوومەتە فدراالیە عێراقیدا هاتیە ئامادەکردن جەنابی پشتەڤان بوو و دیارەژی حکوومەتە هەرێمێ پێنگاوە تاوێژت بۆ جێبەجێکردنا ئەوێ پێکهاتنێ لێ بەداخەوە لایەنی دیتر لایەنی عێراقی هەتانەوە پێگیر نەبووە هیچ پێنگاوەکژی ناوێتە بۆ جێبەجێکردنا ئەوێ پێکهاتنێ ژلایەکی دیتر بە داخواز جەنابی هاتەکردن و ئەفریقاون بینین یانەوە هاتی ئەنجامدانێکش داخوازیان ئێزدیان بووە و دەڤەرێ بووە گرنگی دانب ئاڤادانکردن و دووبارە ئاڤاداکردنا جیهن ئۆلیەن ئێزدیا ئەوژی بەردەوامە و ئەو سۆزە جیهینە چەندین تایبەتیژی دانانە ئێزدیان یانژی تەمثیلکردنا یانژی نینەراتیا ئێزدیان دام و دەستگایان حکومیدا ئەوژی جەنابێوان سەر سەکینی وڵاتانەها پێنگاوێت جدیژی دویبواری دەتێنە هاوێتن یعنی ئێزدی جڤاکە ئێزدی جڤاتە ڕۆحانیا ئێزدیان شخصێ میریە ئێزدیان ئەش نێزیک بە لەگەڵ حکوومەتە هەرێمێ تایبەتی لەگەڵ جەنابێ سەرۆکوەزیران
جارایەکەم نینێ بینن و جویناتکەن و جەنابیش ڕاستەوخۆ ڕەوشە ئێزدیا ئاگدارە ئەس باوەرم گرنگیدانەکە ئاستێکی بلند vê civakê heyî ku bûye ciye xweşxaliya xelkê me êzdît nava Kurdistanê da û dervê Kurdistanê jî. باشە هەوڵەکان بۆ ڕزگارکردنی ئەو کەسانی کە لە بندستی داعشدا هێشتا ماون هەر بەردەوامە بەمپەی حکوومەت یاریمی کوردستان هەوڵێکی زۆری داوە بۆ گەڕانەوەیان تا چەندە لە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستاندا هەوڵەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەم بوارەدا کاریگەر بووە ئەو کەسانی کە گەڕاونەتەوە چەند کەس بوونەوە هەوڵەکان ئایا ئێستا شەر بەردەوامن لەم بوارە و بە کوێ گەیشتووە؟ بەێ وەکو زانن پاش 2014 و ێریشا دڕندانەیە داعش بۆ سەر شنگار و گرتنە بتریا 6,000 کەچ و خۆرت و لاو و پیر و پێکاتای زیش لای داعش تیرۆریزمە حکوومەتە هەرێما کوردستانی هەلوی سەردەمیدا سەردەمی حکوومەتە کابینە بەریان نەهێبوو سەردەمی نەچیروان بارزانی ئۆفیسەکە تایبەت vەگەڕاندنەوان دایک و خوشکاوان ئەوێت کو کەفتینە دەستێ داعشدا دەستێ ڕوندێت داعشدا دوی دەمیدا دەست پێ کرد وەکو بەردەوامیدان سەروێ سیاسەتە حکوومەتە هەرێمێ و گرنگی داناوانە بێت تەخە نەهامەدیتی بە بۆ vەگەڕاندنەوان گرتیان دەستە داعش بەردەوام بووە حکوومەتە هەرێما کوردستانی کابینە نەهێژی هەمان ڕێک گرتە بەر وەتانە هاژیت بەردەوامن سەرڕای وێژی بۆ ئاساییکردنە ڕەوشاوانە دەرونی یابان ئەبێت و vەگەڕیان تایبەتیژیش کە چوژنە ئەبێت و زڵم دیتین تعدا دیتین بەلکی وی سەردەمێنودا کەسێن وەکیوان دڕندایەتی و تعدا دیتی گەلە گەلەکێمە وی سەردەمێنودا حکوومەتە هەرێما کوردستانی کابینە نەهێدا بۆ ئاساییکردنە ڕەوشانە دەرونی و تایبەتیژی دەمێک و بڕیار هاتە دیانک و وەکو هاریکاریەکە مادی بۆیان بێتەکردن بەڵێ ئەو هاریکاریە معنەویەش لای جەنابێ سەرۆکوەزیران و ئەبێت تەخە زڵمدیتی بە تێدەتیتن زێدەترش هەر هاریکاریەکە مادی ژبەر و ێزدی vê servê dinyayê çû pişt û penanînin bitiriya hikûmeta Herêma Kurdistanê ji ber ku pêkhateya zî pêkhateyeke resana Kurdistanî ne em bitir ku pêkhateyeke resana Kurdistanî xwe bînin bitir ku wekû Iraqiyek em xwe bibînin ji ber ku Iraqê mixabin heta niha jî heta vê rojê jî em axivên yek pêngav bo asayîkirina rewşa şingarê û qerebûkirina wan vegerandina wan kesên ku keftîne destê terorîstin Daişda hêk pêngaveke divî warî de nabête. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز خالید نەرمۆ ئەندامی ئەنجومەنی ڕۆحانی و بەڕێبەری شارەوانی شێخان لە شێخانەوە لەگەڵ کوردستان 24 سپاس.